ئەم شەو مەیمونێکیان بردە ساڵۆنێک و هێنایانە دەرەوە سەمایان بۆ کرد ئەیان و شازوانی کوردستان وتیان مەیمونێکیان بردە ساڵۆن هەر تیفتیفەیان داهێنایانە دەرەوە دوای 2 سەعات تاخیر بوون هێنایان ساحیبەکەی وتی کابرا ئەوە چێ خۆ هەر مەیمونە وتی عەزیزەکەم مەیمون 100 جار تیفتیفەی بدەی جوان نابێ مەیمون هەر مەیمونە چی جوانیەکەی مەیمون جوان نابێ حکوومەتەکە جوانە حکوومەت شادزەکانی کوردستانە بۆ دەستیشان کە شادزەکان شاجوانی کوردستان ئەو هەموو فەزایی و بیئەخلاقی و بەدڕەوشتیانەی کە ئەم شەو کاریانە کرد بۆ بیئەخلاقکردنی ئەم میلەتە و بۆ لە خشتە بردنی ئەم میلەتە و بۆ بێهۆشکردنی ئەم میلەتە بە پارەی میلەت بە پارەی وڵات و نیشتیمان و خەڵکی فەقیر و هەژار کەس نازێنێت تەمیریان لەکوێیە کەس نازێنێت چەند بیرە نەوتیان بۆ تەرخان کرد و پەخشار کراوە 35 ملیۆن 35 دەفتە دۆلاریان لە سەمای